پیرۆزبای لە زانکۆ جیانەکەم تیپەکەمان سەرتا یارکی باشی کرد و زەختی کرد و هەوڵی زۆری دا ئیتر ئەوەی دەتوانم کردمان بەڵام گۆڵەکە ناتە ئەوانش لە هەلەیەکیمە سوودیانە تۆپەکە بینی و گۆلیان کرد و یاریگاش دەوری هەبوو چونکە بەڕاستی ئەمە لەم یاریگا یاریمان نەکردی هەر برین یاریگاکانی تر بوونە و یاریکە زیاتر هەمووی درێژ بوو جێی پاسات نیە هیچ یاری لێ ناکرێ و سپاس بۆ خۆمڕۆ بێگومان قۆناغی دووەمەواتە قۆناغ کۆتای سەرکەوتن بۆ پلێ یاری یەکەم لەو قۆناغە بێگومان زۆر ئەستەم و زۆریش گرنگە برنەوە لە یەکەم یاریچکە بە یەک قۆناغ دەڕوا لە 6 تیپی بێک سەر دەکەوێت 5 جاری دەکە یاری یەکەم زۆر گرنگە بۆ هەر یانێک بەتایبەت کە ناو یاریگای سپاس بۆ خۆ توانیمان سەرکەوتن بەدەست بێنین.